هێشتا دانیشتوانی عێراق بەگشتی و شاری مووسڵ بە تایبەتی لەژێر هەڕەشەی چەکدارانی داعش ڕزگاریان نەبووە، کەچی خەریکە ڕوبەڕووی هەڕەشەی گەورەتر دەبنەوە کە ئەویش هۆشداریدانە لە ڕوخانی بەنداوی مووسڵ. لە ئێستادا بەرپرسانی ئەمریکا داوایان لە حکومەتی عێراق کردووە دەست بە ئاگادارکردنەوەی دانیشتوانی عێراق بکەن، بە تایبەتی دانیشتوانی مووسڵ کە لەژێر دەسەڵاتی داعشدان بۆ گرتنەبەری ڕێوشوێنی پێویست. ئاگادارکردنەوەی دانیشتوانی مووسڵ لە مەترسی لافاوی بەنداوی مووسڵ شتێکی ئاڵۆزە، چونکە ئەگەریە دانیشتوانی شارەکە هەوڵی جێهێشتنی ناوچەکە بدەن، بەڵام داعش ڕێگەنەدا دانیشتوانی مووسڵ شارەکە جێبهێڵن و ئەم دەرفەتە بقۆزێتەوە بۆ ڕاگررتنی هێرشەکانی هاوپەیمانان بۆ سەرپێیەکانیان لە ناو مووسڵدا. باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا لە پەیوەندیە تەلەفۆنەکەی ڕۆژی چوارشەممەی ڕابردوو لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق پێی ڕاگەیاندووە کە پێویستە بەپەلە بەنداوی مووسڵ چاک بکرێتەوە کە مەترسی ڕوخانی لەسرە. هاوکات جۆزێف دەنفۆرد سەرۆکی ئەرکانی هێزاوبەشەکانی سوپای ئەمریکا ڕۆژی سێشەممەی ڕابردوو لە کۆبوونەوەیەکیدا لەگەڵ حەیدەر عەبادی داوای کرد بەپەلە چارەسەرێک بدۆزنەوە بۆ بەنداوی مووسڵ، چونکە کاتی پێویست نەماوە بۆ چاکنەوەی بەنداوەکە و پێویستە حکومەتی عێراق بەسووی دانیشتوانی ناوچەکە ئاگادار بکاتەوە کە ناوچەکە جێبهێڵن، چونکە بەنداوەکە لە ڕوخاندایە، بەڵام کاتی ڕوخانەکەی مەزەندە ناکرێت. لە سەرەتای هێرشەکانی دابۆ سنووری پارێزگای نینەوە چەکدارانی داعش بەنداوی مووسڵیان کۆنتڕۆڵ کرد، بەڵام لە مانگی ئابی 2014دا لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە کۆنتڕۆڵ کرایەوە و لە ئێستادا هێزی پێشمەرگە لە بەنداوەکە جێگیر کراوە. نەچیروان بارزانی سەرۆکی حکومەتی هەرێم لە چاوپێکەوتێکیدا لەگەڵ کەناڵی CNN ئەمریکی ئاماژەی بەوە کرد نابێت ڕێگە بە ڕوخانی بەنداوی مووسڵ بدرێت، چونکە ئەگەر بەنداوەکە بڕوخێت ئەوە دەبێتە کارەساتی گەورە بۆ عێراق. ڕاشی گەیان بەم زوانە کۆمپانیەک دەست بەکارکردن دەکات لە بەنداوی مووسڵ. لە هەمان کاتدا کۆمپانیایەکی ئیتالیش بەناوی گروپی ترێڤی هەماهەنگی لەگەڵ حکومەتی عێراق کردووە بە زووترین کار بۆ چاکنەوەی بەنداوەکە بکات کە تێچووەکەی 389 ملیۆن دۆلارە. ماتیۆ رێنزی سەرۆکوەزیرانی ئیتالیاش مانگی کانونیەکەمی ساڵی ڕابردوو ڕایگەیاند وڵاتەکەی 250 سەربازی ناردووە بۆ پاراستنی بەنداوەکە لە چەکدارانی داعش بۆ مەبەستەش کۆمپانیای ترێڤی دەست بەکارەکانی بکات. هەر لەسەر پرسی ئەگەری ڕوخانی بەنداوی مووسڵ لوقمان فەیلی باڵوێزی عێراق لە ئەمریکا دەڵێت حکومەتی عێراق لە مەترسی ڕوخانی بەنداوەکە تێدەگات و بە نزیکانش دانیشتن لەگەڵ کۆمپانیای ئیتالیەکە دەکات بۆ بەردەوامبوونی ڕێکەوتنەکە. ڕاشی گەیاندووە حکومەتی عێراق پلانی لە ناکاوی هەیە بۆ کاتی ڕوخانی بەنداوەکە. بەنداوی مووسڵ ساڵی 1984 باوکاری ئیتالیا و ئەڵمانیا دروست کراوە و لە پێش دەست بەسەراگرتنی بەنداوەکە لەلایەن داعشەوە 600 کرێکاری عێراقی کاریان بۆ چاکنەوەی کردووە، چونکە بەردی دەباشیرەکەی ژێر بەنداوەکە بۆی ئاوەکەوە خوراوە. بەپی راپۆرتی پێشتی دەستەی سەربازی بۆ وزەی ئەمریکا کە ناوەندێکی سەر بە وەزارەتی بەرگری ئەمریکایە ئاماژەی بۆ ئەو کردبوو بەنداوی مووسڵ ئەگەری زۆری هەیە بڕوخێت، ئەگەر لە وەرزی بەهاردا بەنداوەکە بڕوخێت بەهۆیەوە 1,500,000 وڵاتی لە شارەکانی مووسڵ و بەغدا ژیانیان دەکەوێتە مەترسیەوە. بەپێی پێشبینیەکان کاتێ بەنداوەکە دەڕوخێت ئاوی ڕووباری دیجلە بەرەو ناوەندی شاری مووسڵ دێت و لە ماوەی 2 کاتژمێردا لافاوەکە دەکاتە باکووری شارەکە و بەرزەکەی دەکاتە 80 پێ، دواتر بە تکت و سامارەدا تێتەپەڕێت و دەکاتە شاری بەغدا و هەندێک ناوچەی نزیک لە ڕووباری دیجلە کە بیناحکومەکانی عێراق و باڵوێزخانەی ئەمریکای لێیە بە بەرزی 13 پێ نقمی لافاو دەبێت.